سەبارەت بە کۆبوونەوەی سبەی نێوان پارتی و یەکێتی بۆ پرسی هەڵبژاردن من میوانێکم لەگەڵ دەبێت بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامی شاندی پارتی بۆ پرسی هەڵبژاردن لە ستۆدیۆ لەگەڵمە بێت. کاک عەبدولسەلام بەخێر بێت. سبەی جارێک کە کۆ دەبنەوە چی ماوە لە نێوانتان لەسەر ڕێککەون؟ ئەزانی چۆنە جارێ سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو و ڕێز بۆ خوشکبرانی بینەر. ئێمە لە کۆبوونەوەی ڕابردوو باش چوینە لە سەرەتاوە ڕێککەوتینە سەرەوەی بەو خاڵانە دەست پێ بکەین ئەوەی کە ئەگەری ڕێککەوتن لەسەریان ئاسانە. فعلەن ئەوە منزوو بە کاتێکی کورد ئەنجامدا و بریانشمان هەندێک لە سەرەتاوە گوتمان ئەگەر تواو نەبووین کۆبوونەوەیەکی تر ئەکەین بە زووترین کات. ئەو بۆ مۆزوعی پێکهاتەکان هات ئەو کاتە یەکەتی لە پرۆژەکەی خۆی طبعا یەکەتی پەتنیای نیە یەکەتی و چەند لایەنەیەک و پاشان گۆڕانیش هاتنەگەریان لە پرۆژەکەیان داوایان کردووە پێکهاتەکان ینی خۆیان لە خۆیان ئەو لایەنە کوردستانیانە بلێن دابش بکرێن کورسیەکان لەسەر چۆن ئەگەر کوردستان هەڵبژاردنی گشتی بوو بە چوار بازنە واتە هی پێکهاتەکانش لەسەر هەر چوار بازنە دابش بکەن. دوو کورسی تورکمان بۆ سلێمانی، دوو کورسی کریستیان بۆ سلێمانی، کورسیەکی کریستیان بۆ هەولێر، سێی تورکمان و دهۆکش دوی کریستیانێکی ئەرمەنی. ئێمە بە حقیقت پێش ئەو ینی دانیشت وەڵامتان چی بۆ ویستمەوە بڵێم ئێمە دانیشتوینە لەگەر نوێنەرانیان لەگەر کەساتیان لە دەرەوەی ئەو کەسانی لەناو پەرلەمان هەستمان کرد یعنی ئاراستەیەک هەیە لایەن تدخل نەکەین لە ئیش و کاریان ڕێز بگرین لە خواستیان بۆیە حقیقە لای ئێمە هەستێک دروست بوو گوێنەوەم بگرین کە داوامەش کرد ینی یو ئێم بچیت لەگەریان دانیشیت حیزبەکانی تر لەگەریان دانیشن حقیقەت یعنی گەر راپۆرتی یۆنامیش ببینێ ئەوانش داوایان کردووە ئەلێن ئێمە بە بریار بدەین با کەس لە جاتی ئێمە بریار نەدەین ئێمە لەو کۆبوونەوە ئەوەمان وت ئەوانش شەیان گوتێ وەرن ئەوە چۆ لە چار خاڵ هاتنە پێش ئەمەش وەرنە پێش ئێمەش بە حقیقە نەمانویست ئەوەی جێگای دڵخۆشیە بەرێز سەرۆکی یەکێتی لە پەنێلەکەی ڕۆداو ئەو باسی کرد گوتی با کەس تەدەخل نەکرد با کەس حەق باف بەخۆی نەدات یعنی قسەی ئێمە ئەوە دلیلی ئەوەیە کە ینی نزیکبوونەیەک هەیە من هێوەدارم ئەم هەڵوێستەی تازای کاک بافل سبەینی ڕنگدانەوەی هەبیت و زۆر بە ئاسانی ئەو مەوزوعاش تەنها بەسەوە ماوە لەسەر ڕێککەون ئەو نقطە ئەزانی پرۆژەکەی یەکەتی و لایەنەکانی تر 22 مادە لە یاسای هەڵبژاردن هەموار ئەکات و 2 مادە ئیزافە ئەکات ئێمە نەگەیشتوونە ئەو تەفاسیلە بەڵام ئەساس ئەو بوو سیستەمی هەڵبژاردن ڕێککەوین لەسەری تەفاسیل ئەوە اتفاقمان کرد ئەوە گرنگ بوو چوار بازنەی دەستنیشانکردنی کورسیەکانی هەر بازنەیەک بە پێی ئامارەکانی بەغدا ئەوەی 44ەکە ئەو ئەگەر هات و پێویست بوو هەماهەنگی لەگەر بەغدا بکرێ ئێمە مەوزوعی یەک کاندیدی تاکشمان عرض کرد هێشتا ئەو تقریبا یەکەتی نو بوو تازە بوو بۆیان گوتیان بیری لێ ئەەکەین ڕێکخراوەکانی دەرەوە لایەنەکانی بیانی بەداخەوە هەندە لایەنی کوردستانی ئەچن تەنها کوردستان ناشرینەکەم بەرچاویان پێیان وتووە یاسای ئیستای کوردستانی هەڵبژاردن ڕێگە نادێت بەسەر بەخۆوەکان بێن بەهانەیان چییە؟ لە مادەیەک لە مادەکانی یاسای هەڵبژاردن باسی لیستی کاندیدەکانە کاتەرێت نابی لیست لە سێ کەمتر بیت على ئەساس پیا و ئەفرەتێک ئەمەیان داناوە بە بەهانە ئەنەهۆ ئەوە واتایەوە کەسێک کە بە تەنیا خۆی هەڵبژێریت ڕێگای پێنات ئێمە بیرۆکەیەکمان لە کۆبوونەوەکە تەڵح کرد ئەو ڕۆژە کە سەربەخۆکانیش کە تاک سەربەخۆ چییە ینی من تێناگەم سەربەخۆ کەیە ئەوەی داخلی عملیەی سیاسی بی سەربەخۆ نیە لایەنێکی گرتووە ئەگەر مەبەست ئەوە سەر بە پارتی و یەکێتینی ئەخۆ 44 حیزب هەیە بەس گرنگ ئەوە بوو ینی هەدەف ئەنه مادام بیر لەوە کاتەوە ئەوەی تاک بەڵێ جاهیویدارم سبەینێ ئێمە زۆر لێت ناشێرمەوە زۆر جەخت لەسەری ناکەن ینی پرۆسەکە و پێشکەوتن و گەهشتن بە ڕێککەوتنێکی وتای ناکەن لە قوربانیشتیوە بەڵام ئێمە تەسەوڕەکەین ئەمە بەهانەیەکە ئەبرین ڕێگا ئەبرین لە خەڵکێک اتهامان بکردنەوە ها ڕێگا نادەن شتێکی ترش ماوە ئەی سەبارەت کۆمیسیۆن بەڵێ کۆمیسیۆن خۆت ئەزانی کۆمیسیۆن پێک هاتووە لە تقریبان 2 6 7 9 کەس بەڵێ
لا هي بارتي كاك جوتيار بوا وتبيجي حكومات توجه حكومات كاك سياحي تركمان أمري خواي كردوا ماله بوادك هي تواه بوا أو قرشياني كهبون بيش استوى كرد لتواني برلمان نبيت شارة سريك بكد إما شارة سري ما زور بأسانة لاي إما أواني ككرسيان لدز داوة خو لا ياساكش لتواني هل كاتي كندامك خود بقوري زوتيار نما ودكتور يكيك داني جاتين تركمان كم با يكيك لبات خاطر خوي كاريب كانوا إما وائلين تاكو شنكو كاتمان لبر دسنيا تو چپکی لسر شرک کوي یا سهل بشاردن به کمیسیون کی کارا معنی نیه چون کمیسیون راجع بويا اما حقيقه روج لكوبنوكش ليك الخلاقاني ركوتين لسري هاو تريب لقال او لمان بو جيشتن با تيجشني كي هاو باش بو هم مركزني يا سهل بشاردن اما مسألة كارا كدني كوميسيون اوبكين تشتي هاورابو لقال اول جار مهوا يمكن السبعين باسي كين يعني المهم اسانترين ريغا اگر بمانه بچينا بيش او كسانه كنماون جگان پر بكره من علم من استمن علم هر لعينه كتير اگر ويستي كانديدا كي خوي بغوريد با بغوريد ولبرلمان تنها اتواني ماديك اضافه بكي اموال بكي لياسان بليتا انجام داني هالبجاردن برلمان كوميسيون بردوام بيتلكاركاني تا باش دستشان يعني أو كيشنية أقرب ما أنا بحقيقة. دا قلت لي شتيو بارتي بيك وسردان لأنا كان رأي أوان ورقرنا ما راستا بيك أظني أملا أنا ني سياسي همويان سنجيان هي الجماوريان هي عندك كان رابردو أكي باشان هي رنج عمري على سندريش تربيت بقدي بارتي ويكتي بيت ناكري أم هستيك بيدا بوا يعني خراوة مشكي خلق بارتي ويكتي إما تنها خاوني أو خزيانين إما تنها بربسنين لسر أو لا أزمونها بويا ما في أوانا قوي بقرن أوي من بيستو ما هند جار بيوندي كراو ما هند لا ينقوتي أنا كاكا إما رأي خمان داوا بو بروجيا يعني يمكن أمادنا بندانشن بس إما بريار من داوا أنه بوياش من لقل أو قد نيم كباز بكريت لراجاندن بلين يكتيو بارتي ريكوتون اگر ایمو پر یکتی رکوتونه باشه يعني معناته بيجو قرتن لرأي خلقي الركوتين حقيقة ما جشنة كي هاو باش بريارة بس ميكانيزم يكبيت سرداني خلقي ترجبت سروكي هريم مبارك سردانا كان بنا إيمن باشترا سبيل قال يشتي ما بطرحه كان بيكو بتشن سردان يمكن رنجا اگر اتفاق يعني خالق نما كايما ويكدي باسي كان في سيبا كومونو كتير هابيد بتصور كان اولش هردو بريالي مكتب سياسي طبعا عادتنا ايما من اليم سروكي هرم مبادره كي هيا دانش تلقى حزب كان تصور كم هردو كي اتواني بيكا وبكين باش ام صالح بجار نكري او يكا او برتصوروني هي بيوستيا ازموني كردستان سمعكي وبرستيجي او دخوازيت اگر بتوي ادعاء بكي كديمقراطيه هيا نبس بدواينا خيبل كلها همان كاد بكري او جوي استخري كبيدا بو ايما بيني ما براستي لقشواوكي رفيقاتي بو يعني اسمعنا اكل دو او الى دلو دي عرب اتكبارتي وكتير برام بالاكترا وصان اما بحقيقه رفيق بين يعني شش رفيقي سبانك هو دارهم هموما برز ببين بو او اسايبر بسيارياتي وهالبجان لك بكري بوشينا زور سپاس بو عبدالسلام بەرواری ئەندامی شاندی پارتی بۆ پرسیال بژاردن کە لەگەڵمان بووی سپاس بەخێر بێیت.